سڵاوتان لێبێت. هاوکردنی پەردەی مێشێک تەنگی بە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان هەڵچنیوە. لەو نێوەندەدا پارێزگای هەڵەبجە پشکی شێری بەرکەوتووە. لە سلێمانیش حاڵەتەکان ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکەن. ئەگەرچی تەنها چەند ڕۆژێکە باس لە بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە دەکرێت، بەڵام بە گوێرەی زانیاریەکانی زووم سەرەتای زیادبوونی نەخۆشیەکە دەگەڕێتەوە بۆ سەرەتای مانگی سێی ئەم ساڵ. لەو کاتەوەی ژمارەکان وردە وردە زیاد بوون. هەڵکشانی ژمارەکان پسپۆڕانی نەخۆشخانەکانی منداڵانی تووشی سەرسوڵمان کردووە. هەندێک پزیشک کە قسەیان بۆ زووم کردووە دەڵێن ساڵانی ڕابردووش ئەم نەخۆشیە لە نێو منداڵاندا هەبووە، بەڵام بەرزبوونەوەی ژمارەکان لەم ساڵدا جێگەی هەڵوەستەکردنە. لە سلێمانی ژمارەی حاڵەتەکان گەیشتوونە تا 100 حاڵەت. دکتۆر پشدەر عەبدوڵڵا بەڕێوەبەری نەخۆشخانەی منداڵانی سلێمانی کەمێک لەمەوبەر بە زوومی گوت تەنها لە 24 کاتژمێری ڕابردوودا 8 حاڵەتی تازە تۆمار کراون. تاوەکو ئێستا هەڵەبجەش یەکێکە لەو شوێنانەی توشبووی زۆری تێدا تۆمار کراوە، لە کاتێکدا بڵاوبوونەوەی نەخۆشیەکەش بەو ڕادەزۆرە هەر لە هەڵەبجە بووە. سەرلەبەیانی ئەمڕۆ تاوەکو ئەم چەند خولەکەی پێش ئێستا 6 منداڵی دیکە لەو پارێزگایە تووشی نەخۆشی هەوکردنی پەردەی مێشک بوون. ئێستا 26 نەخۆش لا قاوشەکاندان. نەخۆشخانەی هەڵەبجەش توانای وەرگرتنی نەخۆشی دیکەی نەماوە. دکتۆر زانا باقی کە پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵانە کەمێک لەمەوبەر لە نێو نەخۆشخانەی هەڵەبجەوە بە زوومی گوت ئێستا توانای وەرگرتنی نەخۆشی دیکەیان نەماوە و قەڕەوێڵەی بەتاڵیان نەماوە. دکتۆر زانا کە سەرقاڵی چارەسەرکردنی نەخۆشەکان بوو هەر ئەوەندە کاتی بوو کە گوتی ئەمڕۆ 6 نەخۆش داخڵ کراون. حاڵی حازر 26 نەخۆش لە قاوشەکاندان کە منداڵن و تووشی هەوکردنی پەردەی مێشک بوون. دکتۆر زانا دەیگوت زیادبوونی نەخۆشیەکە جێگەی ئەوەیە هەڵوەستەی لەسەر بکرێت، بەڵام مانای ئەوە نییە کاترسێکی زۆرمان لێ هەبێت. ئەو دەیگوت ئێستا تەندروستی نەخۆشەکان جێگرە و چارەسەر وەردەگرن. لەم چەند ڕۆژی ڕابردووشدا 24 نەخۆش چاک بوونەتەوە و نەخۆشخانەیان بەجێهێشتووە. تاوەکو ئەمڕۆژ نەخۆشخانەی هەڵەبجە توانای چارەسەرکردنی نەخۆشەکانی هەبووە، بەڵام لەمەودووە ئەگەر حاڵەتی دیکە زیاد بکات ئەوە پێویستە ڕەوانەی نەخۆشخانەکانی شاری سلێمانی بکەن. دکتۆر پشدەر عەبدوڵڵاش بە زوومی گوت کە سلێمانی پێشوازی لە نەخۆشەکانی هەڵەبجە دەکات و هەر کاتێک پێویستیان بوو لەو ڕووەوە هاوکاری تەواویان دەکەن. ئەوەی بەلای دکتۆر زانا باقیەوە گرنگ بوو ڕێنماییکردنی خەڵک بوو کە ئەگەر گومانیان لا منداڵەکانیان هەبوو یا خود نیشانەکانیان بەدیکردیاندا ئەوە بێپرس چارەسەریان نەدەنێ و سەردانی پزیشکی پسپۆڕ و نەخۆشخانەکانی منداڵان بکەن. ئەم هۆشداری دکتۆر زانا لە ڕاگەیەنراوێکی هۆبەی تاقیگەکانی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجەدا یەک دەگرێتەوە کە ئەوانیش هاوڵاتیان ئاگادار دەکەنەوە کە ئەگەر منداڵەکانیان نیشانەی نەخۆشیەکەیان هەبوو بە هیچ جۆرێک سەردانی دەرمانخانە و نۆرینگەکانیش نەکەن، یاخود ئەگەر سەردانیشتان کرد بە هیچ جۆرێک دەرمانی ئیلتیهابات واتە ئەنتیبایۆتیک وەرمەگرن، چونکە لەگەڵ وەرگرتنی ئەو چارەسەرەدا چیتر ڕێگا و شێوەی دەستنیشانکردنی نەخۆشیەکە ئاسان نابێت. واتە ئەگەر منداڵێک نیشانەکانی تێدا بوو دەرمانی ئەنتیبایۆتیکی بەکارهێنا بوو ئەوە ناتوانرێت دەستنیشانی حاڵەتەکەی بکرێت. هەوکردنی پەردەی مێشکی منداڵ هەوکردنی پەردەی دەوری مێشک و دڕکەپەتکە. هۆکارەکانی نەخۆشیەکە ڕەنگە بەکتریا بێت، یاخود ڤایرۆس یان شێرپەنجە و دەرمان بێت، یاخود پاراسایت بێت. ئەوانەی تووشی نەخۆشیەکە دەبن چەند نیشانەیەکیان تێدا دەردەکەوێت. ئەوانەی تەمەنیان لە 3 مانگ کەمترە شیر خواردنیان کەم دەبێتەوە، دەڕشێنەوە، ناڕەحەت دەبن، هەروەها تووشی بەرزبوونەوەی تا دەبن و ڕەنگە گەشکەش بگرن، یاخۆت لەشیان نەرم بێ و بێهێزیش دەبێت. شەکرەی خوێنیشی دادەبەزێت، مەڵاشووی بەرەو دەرەوە دەردەچێت. ئەوانەشی تەمەنیان زیاترە و گەورەترن لە ساڵێک دەڕشێنەوە و تووشی دڵتێک هەڵاتن دەبن، سەریان دەیەشێت، بەڕووناکیش بێزار دەبن، تایان بەرز دەبێتەوە، ڕەنگە هۆشیان تێک بچێت، بێتاقەت و بێزار دەبن. ئەگەری ئەوەش هەیە گەشکەیان لێ بدات یاخود ملیان ڕق ببێت. بە گوتەی دکتۆر پشدەر عەبدوڵڵا کە پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵانە بۆ دیاریکردنی نەخۆشیەکە پێویستە ئاو لە پشتی منداڵەکە دەربهێنرێت کە زۆر ئاسانە و هیچ کێشەیەک بۆ منداڵەکە دروست ناکات.
دکتۆر پژدار عەبدوڵڵا دەڵێت ئەگەر منداڵە توشبووەکە چارەسەر نەکرێت جگەلەوەی ئەگەری مردنیان هەیە ئەگەر لە ژیانیشدا بمێنن ئەوە کێشەی بینینیان بۆ دروست دەبێت و ڕەنگە چیتر نەتوانن ببینن یاخود کێشە بۆ گوێ دروست دەبێت و ڕەنگە نەتوانێ ببیستێ. ئەمە جگەلەوەی ڕەنگە تووشی گەشکەی بەردەوام ببن یاخود ئفلیج بوون. هەروەها زیرەکی و ئاستی توانای مێشکیشیان کەم دەبێتەوە. خواتان لەگەڵ.